سڵاو بینەرانی بەڕێز لەگەڵتانم بۆ ئەوەی بەرنمەیەکی تایبەت لەسەر خەباتە کۆمەڵایەتیەکانی ئەم دوایە پێشکەش بە ئێوەی ئازیز بکەم. ئەمڕۆ ڕاپەڕینی مانگی بەفرانباری 1440 هەتاوی بە دروشمی نان کار ئازادی دەچێتە ناو نوهەمین ڕۆژی خۆیەوە. هێزە سەرکوتکەرەکان زیاتر تونند و تیژیان خستوەتە دەستوری کاریانەوە بەرامبەر بە ناڕازیان. ناسینی ئەم هێزانە دەسەڵاتی دادوەری، زیندانەکان، پلیسی دژە ئاژاوە، سوپای پاسداران، بەسیج، بەرگی تایبەت و پێشمەرگە موسڵمانەکان لە کوردستان ناسراوترینیانن. لەسەر پێگەی ئەم هێزانە و تواناکانیان و دەسەڵاتیان ڕۆڵیان لە سەرکوتی ڕاپەڕینەکانی خەڵک و چۆنیەتی لاوازکردنیان گفتۆگەیەکم ڕێکخستووە لەگەڵ هاوڕێ شۆڕش کەریمی ئەندامی کومێتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران لەگەڵمان بنبەوە بینینی. سڵاو هاوڕێ شۆڕش. منی سڵاوم هەیە لەم بەرنمەیە. زۆر سپاس بۆ ئێوەیش منی سڵاوم هەیە بۆ خۆتان، بۆ هاوڕیانی هاوکارتان و بینەرانی ئازیز تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتان. زۆر سپاس. هاوڕێ شۆڕش کۆماری ئیسلامی لە بنبەستێکی میژوویدا وەها گیری خواردووە کە ناتوانێ وەڵامی بچووکترین داواکاری خەڵک بداتەوە. ئەم ڕژیمە دیکتاتۆر دەست درێژکار و گەندەڵە لە ماوەی 46 ساڵدا سەرەڕای بەرهەمهێنانی داهات و سامانێکی زۆر لەلایەن چینی کرێکار و سەرچاوە سروشتیەکانەوە بە زیاتر لە 80% خەڵکیان بەرەو ژێر هێڵی هەژاری پاڵپێوە ناوە. بۆیە بەردەوام ڕوبەڕووی ناڕزایەتی و خەباتی خەڵک بۆتەوە و بەرامبەر بە هەر ناڕزاییەک دەستبەجێ هێزە سەرکوتگەرەکان بە هەموو دڕندەیەک بەکاردەهێنێ. بەڕای ئێوە ئەم هێزانە کامانن؟ ئێوە خۆشتان ناویانتان برد مەجموعەی دەستگایەکە سیستمێکە کە کولن ئەو هێزانە پێک دێرێکە کۆماری ئیسلامی بەردەوام لەوانە کەڵک وەردەگرێ بۆ شکاندنی هەر چەشنە مبارزەیەک، هەر چەشنە ئەترازێک، هەر چەشنە تەزاوەراتێک، دەنگ هەڵبڕینێک و هەر نیشانەیەک لەوەی کە خەڵک بێ خۆی سازمان بدات دژ بە دەسەڵاتی ئەوە. پێش هەمویان ئەو دەستگای زەبەلاحەیە کە ئەمڕۆ نوێنەرەکەیان لە تەلەڤیزیۆندا دووبارە قسەی کردەوە هەڕەشەی لە خەڵک کرد. ئەوی دەستگای بەناو قەزاییە کە هەڕەشەی کردووەسەوە بە هەر جۆرێک هەر کەسێک لە ناو ئەو تەزاوەراتانەدا دەستگیر بکرێ دەبێت بە زووترین کات وە بێ ئەوەی کە هیچ ئەرفاقێکیان پێ بکەن ڕسیدەگیان پێ بکە. نەخشی ئەوانە نەتەنیا ترساندن و تۆقااندنە، بەڵکو لە زیندانی بەشێ زۆر لە فعالینی ناسرا و ئەوانەی لێ هاتوون کار لێزانن و نەهایەتەن بە فێڵ و بانوا وەقسامی لەو چەشنە حتا ئەو کەسانەی دەڕۆن لە زیندانەکانیان لە بین دەچن. ئەوە بەشەر دەتوانێت لیستێکی گەورە و درێژ بدا لەوەی کە لەو کەسانەی لە زیندانەکانە بەدەستی کۆماری ئیسلامی لە بین چوون. دوایەوە هێزی دوودانە ئیدارەی ئیتڵاعاتیان هەیە، ئیدارەی ئیتڵاعاتی سوپای پاسدارانە، ئیدارەی خودی وەزارەتی ئیتڵاعات ئەمانە شناسایی خەڵک دەکەن، پەروەندە بۆ فعالینی ناسراو دەکەنەوە، پرۆپاگاندا بەرعلەی خەڵک و حتا بەرعلەی فعالینی سیاسی دروست دەکەن، شناسایی دەکەن و حتا دەسەڵاتێکی زۆریان لەناو خودی ئەم بەناو بێعەداڵەتخانەی کۆماری ئیسلامیە هەیە. هەر بە حکمی ئەوان خەڵکەکەیش بینیمانە پێشووتر مەسەڵەن فعالی کرێکاری بە حکمی ئەعدام محکوم کراوە و شەریفەی محەممەدی. ئەو دوو دەستگا کاریانەوەیە. دەستگای تر خودی هێزی سوپای پاسدارانە کە لە خیابانەکانە وەکو یەکێ لە سوونە ئەسڵیەکانیانە لە ناو خیاباندا کاریان پێ دەکەن. مەجموعەی لەوانن کە سکیان تێرە، پوڵێکی زۆر لە بەردەستیانایە و نەهایەتەن پەروەردەیانیان کردووە ئەم 1% لەم نیروانە بۆی کە بە نەهایەتی بێڕەحمی حملە بکەن بە خۆپیشاندەران. هێزی نظامیە، هێزی انتظامیە، بەشێ لەمانەش هەر بەرحەڵ بەشێکنە و زۆریان لەو سەرکوتانەدا بەشداری دەکەن. تەبەن بەشێکیان هەیە کە ئەوانیش بەهۆی ئەو شەرایەتە ژیانەوە کە هەیەە هەروەکو خەڵک لە ژێر هێڵی هەژاریدا دەژی، بەڵام هیچ ئەمکانێکی تری نییە بۆ بژێوی ژیانی خۆیان. هێزی بەسیجە، بەسیج هەر لەو نەهامەتی و نەداری و فەقر و ئەوانەی لەو بۆ کۆمەلگایانە دروست کردو بەشێ زۆر لەو خەڵکە
بۆ ئەوەی کە بتوانێت بژێوی ژیانی بکات چوەسە ناوانە بەشێکیان بەرحاڵ پەیوەست بوون بەو دەسەڵاتەوە دەزانن ئەگەر ئەو دەسەڵاتە بڕوخێت نەهایەتەن خەڵک واز لە ئەوان نایێرێ بە دلیلی ئەو هەموو کارە ناشیرینانەی کەم لە حەقی خەڵکا کردویان هەم لە ناو کۆمەلگا ئەو هێزە بەسیجەیش لە پشتی کۆماری ئیسلامیدایە و پێشمەرگانی موسڵمان یا کەسانێک کە بەرحاڵ حتا ئەوانەی چماق بەدەستن مەجموعەی لاوت و چەق و کێش و ئەوانەشیان هەیە کە بە لێدان بە چەق و کێشی بە زەنجیر کێشان لە ناو کۆڵانەکانە لە ناو خیابانەکانە بەریان دەدەنە خەڵک و ئەمانن یانێ ئەمە کولی ئەو سیستمەیە کە کۆماری ئیسلامی بۆ سەرکوت بەکاری دێنێەوە لە تووری ئەو ساڵانەدا بەکاری هێناوە. بەڵێ هاوڕێ شۆڕێژ زۆر سپاس. لە ماوەی خەباتێکی درێژە خایەندا کە ژنان پیاوان و گەنجان و سوسیالیست و شۆڕژگەرە خەباتکارەکان دژی ڕژیم پێشیان بردووە توانیویانە تا ئاستێک ئەم هێزانە لاواز بکەن. ئێوە چۆن ئەم لاوازبوونە دەبینن؟ لاوازیەکەی لەسەر تا پای خودی کۆماری ئیسلامیەوە دیارە ئەوان حتا ناتوانن بەشێ زۆر لە سەفەکەی خۆشیان متحد بکەن دا دێمە سەری کامانە نەوانەکە ڕازی نابن بۆیانی تر مەسەلەن هەر پێش ئەوەی کە ئەم ناڕەزایەتیانە دەست پێ بکە ڕێی جمهوری وڵاتەکە دەڕاتە پشت تریبوونەوە دەڵێ هیچمان پێ ناکرێت پوڵمان نییە تا بتوانین کارێ بکەین ئەوەی کە خەڵک دەردی هەیە ناڵێ ئێمە بەسەریانمانە هاوردووە بەڵام پوڵیچمان نییە هیچ کارێکیان بۆ بکەین ئێوە نیشانەی زەعف و ئیستیسالە لە نوێنەری دەوڵەتی کۆماری ئیسلامی خەزانەکەی ئەوەندە خاڵی بووەتەوە ئەنێ لە ناو مەجموعەی بحرانی زۆر زۆر گەورەدا گیریان کردووە دان و دوان نین بۆیە دڵێن ڕەوەندی هەڵوەشانەوە فروپاشی و سەرنگونی کۆماری ئیسلامی دەستی پێ کردووە لەبەرەوە دەرەتانیان نەماوە وتم ئەوە خودی جاران ئەو شتانت لە تەلەڤیزیۆنی ئێراندا بە دەیان ساڵ نەدەبنێت دەتوانی BBC لە دەیەی هەفتا و هەشتاوانەدا بەڵام ئێستا ڕێی جمهورەکەی تێدە پشت تەلەڤیزیۆن وا دەڵێ ئێوە حتا بەشێک زۆر لە کارکنانی خۆیان من بەرحاڵ بەشێ زۆر حتمما خەڵکی ئاگاداری ئەوانە هەیە بەشێ زۆر لەوانەیە من لە قسەکانی پێشومدا شارەم پێکرد ئەوانەی لە ناو ئەرتەشدا کار دەکەن ئەوانەی لە ناو نیروی انتزامیدا کار دەکەن ئەو حقوقەی پێیان دەدرێ بەشی ئەو ژیانیان ناکات دەرنەتیجە ناتوانن و هاودڵیان نییە لەگەڵ ئەو حکوومەتەدا بەتایبەتی ئەگەر دەزانن و دەبینن بەشێکی زۆر ئەکسەریەتی ئەو خەڵکە ڕژاوەزە سەر شەقام و دەزانن حکوومەتی کۆماری ئیسلامی هیچ ئایندەیەکی نییە ئەوانی لە زوودڵیانە ئەو سەرکوتە ناڕوە ناتوانن سەرکوت بکەن زەمانێک سیستمێک دەتوانێت سەرکوت بکە کە لە ڕوانگەی هێزەوە بێ لە ڕوانگەی هێزەوە بێ هێزەکەی لە پلانی گەم لە مەشروعیەتێکەوە بێ وەختی لە لای هێزەکی خۆیاندا هێزێکی خۆیان ها لەژێر ئەو فشارانەدا کولەن سەرپێچی لێ دەکەن لە ناو هێزەکی خۆشیان جا لە ناو خەڵکیشدا یعنی ئەو خەڵکە بۆ مەسەڵەن سەری لێ شێواوە ئالە و شەرایەتەی سەرکوت و کە کۆماری ئیسلامی تەقەیان لێ دەکات دەیان کوژێ دەیان بڕێت دێنە سەر شەقام و تەزاورات دەکەن نەتیجەی چی ئاوا ئەو خەڵکە ئەو ئێرادە و ئەو شەهامەتە نیشان دەدا نیشانەی ئەوەیە ئەو خەڵکە ئیتر بڕاتەوە بە ماڵەوەخە چی بکە خۆ لە ماڵەوە مەسەڵەن چاو لێ بکەی بیمەی دەرمانیان لەو خەڵکە قەت کردووە ئەوانەی دەڕۆنە بیمارستان هەرا لەم ماوەدا چەندین کەس هەراوە بەهۆی نەبوونی چەندین کەس ملیۆنها کەس بە نەبوونی خەدەمات پزیشکیەوە گیانی بەخت کردووە خەڵک ناتوانێت توانی دانی هەزینەی دانشگا و مەدرسە ئەوانەی نەماوە خەڵک هەوای ئازاد نییە یانێ تەپوتۆزە دەبارێتە ملسەری ئەو خەڵکەدا توانی بەرخ و ئاو ئەوانەی بۆ خەڵکیان نەماوە لە لایەکی تریشەوە ئەو هەمووە گرانی ئەوەش کە کار دەکە ئەو کارمەندانەی ئێستا بۆ دەوڵەت کار دەکەن لە بەشی خەدەماتدا کار دەکەن لە دانشگا کار دەکەن لە هەر کوێ لە پالایشگاکاندا کار دەکەن لە مەراکزی پەترۆشیمیدا کار دەکەن لە هەر کوێ کار دەکەن ئەو کارێک کە دەیکەن بەشی بژێوی ژیانیان ناکات بۆیە دەڵێم بۆ بەشی زۆریان ملیۆنها لەو کەسانەی دێنە سەر شەقام و یا ئەو کەسانەی ئەو جوانانەی دێنە سەر شەقام بەشێ زۆر لەو خەڵکن لە حاشیەی شارەکانە
نە ئایندەیەکیان هەیە، نە پوڵێکیان هەیە، نە ئیمکاناتێکیان هەیە و نە دڵێ خۆشیان لەو کۆماری ئیسلامی هەیە. جامانە ملیۆنها ئینسانن کە نەهایەتەن جمهوری ئیسلامی پێ وایە بە سەرکوت دەتوانێمانە بنێرێتەوە ماڵەوە. جا من بۆیە دڵێم سەرکوت لە دەورەیەکدا لەوانەیە بتوانێت جواب بداتەوە، بەڵام لە دەورەهایەکی وەکو ئێستادا ئەوەندەی تر خەڵکەکە تووڕە دەکات. جاز قەزا خودی کۆماری ئیسلامیش ئەوەیە تەشخیص داوە. دیارە لە ماوەی 7 ڕۆژی ڕابردوودا کە ئەترازەکان دەستی پێ کردووە، نزیکەی 20 نەفەر گیانی بەخت کردووە لەو تەزاوەراتانەدا. خەڵکێکی زۆر نزیک 600 نەفەر دەستگیر کراون، بەڵام دەبینێ کە هێشتا جمهوری ئیسلامی دەست دەپارێزێ لە کوشتن، دەست دەپارێزێ لە بریندارکردنی خەڵک، چون دەزانێت خەڵکەکە تووڕەیە لێ هیچی نییە بۆ لە دەستان. ئەوەندە شت کۆ بووەسەوە سەر یەک کەیتر نەهایەتەن ئەگەر بباتوو و بەوانەی لیان بدەن ئەو خەڵکە ناڕواتەوە ماڵەوە. جا بۆیە یانێ حکوومەتێکی ئاوا، سیستمێکی ئاوا کولن لە ناو خۆشیاندا ڕیزش دەست پێ دەکات، لەبەرەوە دەزانن ئەو حکوومەتە ئایندەی نییە. ئەوانەی پێشووتر لە پشتی دەستکە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هەل لە ناو خۆیاندا دەوەستان ێستا دەزانن و بۆ کوێ ڕادەکەن مەسەڵەن لەم دنیا. ئایا دەتوانن هەر هەموویان ڕابکەن لە ئێرانە نەمێنن؟ دەتوان لە کوردستاندا نەمێنن؟ هەمویان ناتوان بمێنن. جا بۆیە من ناڵێم ئێستا ئەو دەورە شروع بووە ئەو ڕیزشە بەربڵاوەکە بێن پێوەست بن بە خەڵک، بەڵام ئەوە شروع بووە، دێریا زوو مەجبور دەبن بێنە سەفی خەڵکەوە و ئێستا ئینسان دەتوانێت نیشانەکانی ئەوە ببینێ. بەڵێ زۆر سپاس هاوڕێ شۆڕش. ئەم هێزانە لە کوردستان بە شێوەی سەربازی ماونەتەوە و بەهێزتر کراون، بەڕای ئێوە بۆچی؟ دلیلەکەی زۆرە، چەندی دلیلی زۆر مهمی هەیە. یەکەم ئەوەی کە کۆماری ئیسلامی هەل لە سەرەتای هاتە سەرکاریەوە لە کوردستان هیچ پایگایەکی نەبووە. کوردستان مەکۆی بەرخودان و شۆڕشکێڕی و دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامی بووە، نەتەنیا تەنیا بۆ خەڵکی کوردستان، بەشێ زۆر لە سازمانهای پێشڕۆ و متەرەقی چەپی ئێرانیش لە کوردستانە کوردستان ببوو بە سەنگەری ڕاپەڕین دژ بە کۆماری ئیسلامی. یعنی ئەم مێژووە هەتا ئێستا لەم 46 ساڵەدا هەر خۆی پارێزرا و نگا هێشتووە، نەکە بەوەی کە بەرحاڵ ئەروە لە خۆیەوە ئاوا ئەو فەرهەنگە جێکەوت بێ. ئەو هێزانە ئەو بەتایبەتی هێزی چەپ و ڕادیکاڵ بە درێژایی ئەم مێژووە خەباتی کردووە لە مبارزەی مسلحانەوە تا هاوردنەکایەی خەباتی مەدەنی و ڕێکخرا و دروستکردن و نیشاندانی خەباتی جۆرا و جۆر، تاوەی کە ئرتباتێک بگرێ لەگەڵ خەڵکا و ساڵانە مانگانە خەڵک بڕوا ارتباط بگرێ لەگەڵ یانا و دووبارە بێتەوە بۆ ناو کۆمەلگا. و یا نەهایەتەن دڵێم یعنی ئەو فەزا ئاوای لێ کردووە کە کوردستان هەمیشە بۆ کۆماری ئیسلامی وەکو نقطەیەکی خەتەر بووە و هیچ وەخت ئەو گفتمانەی کە هەمیشە هەوڵی داوە وەکو نەتەوەیەک خۆیان ببینەوە لە چوارچێوەی مەزهەبی شیعەدا ئەم خەڵکە خۆی ببینێتەوە، هیچ کام لەوانە نەبووە. و ئەم شوێنە کوردستان شوێنێکە کە دەتوانێت ئەو مبارزاتە نەتەوایەتیان لە ژنابردنی ستەمی نەتەوایەتی گرێ بداتەوە بە عەداڵەتەوە، گرێ بداتەوە بە مەسەلەی ژنەوە. ئێمە دیتمان لە دەورانی شۆڕشی ژینا شۆڕشی ژەنجیان ئازادی کە لە کوردستانەوە دەستی پێکرد و هەر سێک ئەم سێشتەی گرێداوە بە یەکەوە. و بۆیە لە سەتحی ئێراندا شعارێکی ئاوا هەموو کەسی بە یەکەوە گرێداوە لە ژنانەوە، لە کرێکارانەوە و لەو نەتەوانەی کە لەژێر دەسەڵات و چەپۆکەسەرێ کۆماری ئیسلامیە هەموو مافیکیان لێ زەوت کراوە. ئەمەش بەشێتر لەو خەتەرە. جا ئەحزابی سیاسی لێرە بوونیان هەیە، ئەحزابێکی سیاسی بە چاکیا بەخرا و بەشێ زۆر لەو خەڵکە لەگەڵ یانە هاوڕان بەگوێیان دەکەن و بەشێک بوون لە مێژوو خانەوادە نیە لە کوردستانە کەسێکی عەزیزێکی لە ناو ئەم ڕێزانەدا گیانی بەخت نەکردێ لەگەڵ یانان نەبوو بێت، مێژوویان لەگەڵ یانە تێکەڵاوە و نەهایەتەن خەڵکی کوردستانیش بە قەولی ئەم هێزانە دەکەن. ئەوەش بەشێکترە لەو ترسەی کە کۆماری ئیسلامی هەیەی و ئەنجا ئەو تەجروبەیە خەڵکی کوردستان تەجروبەی مبارزەیەکی دوور و درێژی هەیە لە وتم لە مبارزەی مسلحانەوە دەستی پێ کردووە هەتا خەباتی مەدەنی، هەتا ئەنجومەن و ڕێکخراوەهای جۆرا و جۆر لە سەتحی شارەکانە.
جا ئەمانە کوردستانی کردووە بە شوێنێک کە کۆماری ئیسلامی هەمیشە وەکو فەزایەکی نظامی چاوی لێ بکە، نەک ئێستا هەر لە توولی ئەو 46 ساڵەدا کوردستان فەزایەکی ملیتاریستی بووە، شار نییە، هەر کام لە شارەکان ئەگەر چاو لێ بکەی مەجموعەی پادگان و پاسکای گەورە گەورە لە سپای پاسداران، نیروی انتزامی، یەگانی ویژە، ئەرتەش، هەموو بەسیج، قەرارگای جۆرا و جۆری دەروون مەرزی و برون مەرزی، هەموو ئەو نەوع هێزانەی تایە. ئەویش فقط لە ترسی ئەوەی کە ئەم کۆمەڵگە هیچ جۆ نەیتوانی و کۆماری ئیسلامی نەیتوانی وە ڕامی بکە، دەتەنیان نەیتوانی وە ڕامی بکە مبارزەی خەڵکی ئەم منتەقەیە، ئەم جوغرافیایە هەمیشە یان لە زۆربەی کاتەکاندا نمادێک بووە، شتێک بووە لەوەی کە خەڵکی تر لێ فێر بوون لە یادساب عمومیەوە بیگرا تا نواندنی هەر نەوع چەشنە لە مبارزەیەکی پێشڕە و ڕادیکاڵ. بەڵای زۆر سپاس. هاوڕێ و شۆڕش بەشدارانی پەرەپێدانی ئاخێزەکانی ئێستاش وەک جارەکانی پێشوو ڕوبەڕووی دەم و دەستکا و کەسە سەرکوتگەرەکان بوونەتەوە. بە سەرنجدان بەوانەکانی خەباتی نێو ئێران و جیهان چۆن دەتوانرێ ئەمانە بێ ئەسەر بکرێ؟ بێسەر یەکەی ئێمە دەڵێن تەزاوراتکردن، انقلابکردن، هەموو ئەمانە وەکو شەڕە، مەیانی شەڕە، دەسەڵاتێک لەسەر دەسەڵاتی خۆی دانیشتووە، زۆر دەڵێ خەڵکەکەی دەچەوسێنێتەوە. هەموو بەلایەک لە توولی ئەو 46 ساڵەدا کە بەسەری خەڵکە هاوردێتی هەمومان دەزانین. ئەوە من هەمیشە یانێ لەم بینەدا بەشی زۆر لە قسەکەمەوەیە کە خەڵک ئەکسەریەتی عبوری کردووە لەوەی کە کۆماری ئیسلامی خراپە و بەدیهیە. جا ئێستا چەکردن، یعنی بۆیە قسەکانمان دەبێت لێرەوە دەست پێ بکە، یعنی بۆ ئەوەی کە ئەو ئەبزارەی لە دەستی کۆماری ئیسلامیدا ماوە لەم شەڕەدا لە دەستی دەربێرین، چه کارهایەک پێویستە. بۆیە دەڵێن مەیانی شەڕە، لەو مەیانە شەڕەدا دوژمنەکەی ئێمە کۆماری ئیسلامی مەجموعەی ئەبزاری لە دەستایە، ئینسجامێکی هەیە، سیستمێکی بۆ خۆی دروست کردووە، مەجموعەی شەبەکەی هەیە. شەبەکە منزورمەوەیە مەسەلەن سپای پاسداران وەکو شەبەکە لە سەطحی سەراسەری ئێراندا بڵاوی کردووە، ڕەسانەیەکی هەیە لە سەطحی ئێراندا، ڕەسانەی حکوومەتیەکانە، نیروی انتزامی هەیە بە هەروە، بەرنامە و پرۆپاگاندای تەبلیغیە بە هەروە، مەجموعەی کەسانی سایبری و نازانمەوانەیە بە هەروە، و حتا فرت و فێڵهایە کە لە ناو خودی و مبارزەدا بەکاری دەبا، یعنی لە برێ شوێندا هەیە مەسەڵەن دەزانن لە بینی مەسەڵەن ئۆپۆزیسیۆندا جناحێکی ڕاستی فاشیست هەیە بە ناردنی مەسەڵەن دانەیە کە شعار بۆ پادشایەکی مەسەڵەن فلان دەدا، تەزاوراتەکە دەشێوێنێ، یا مەجموعەی لەو نیروانە دەنێرێتە ناو تەزاوراتە بە شعارهایەکی کە ڕەبتی بەو تەزاوراتەوە نیە هەوڵ دەدا تەزاوراتەکە بشێوێنێ، یا کەسانێک لە لیباسی شەخصیدا حملە دەکەن بە خەڵکی عادی و بۆی کە نیشان بدەن ئەوانەی تەزاورات دەکەن ئینسانی خراپن. ئەمە بۆیە دەڵێم ئەمە سیستمێکە. جا ئەم خەڵکە لە ئەم شەڕەدا تعدادی زۆر زۆرترە لە ئەمانەی حاکمیت، بەڵام مەجموعەی دەسەڵات کە دەسەڵاتی بەدەستە، ئەو هەم زۆری بەدەستە، هەم دەوڵەتی بەدەستە، هەم پولی بەدەستە، خەڵکیش لە بەرابەریەمانەدا دەبێ ئەوەی ببێ، یعنی ئەو ئیمکاناتەی ببێ. ئەگەر ئەو ئیمکاناتە دروست نەکە ناتوانێ زاڵ بێ بەسەریە. تۆ ئەگەر جمهوری ئیسلامی ئالتەرناتیڤی بۆ دروست نەکرێ، ئالتەرناتیڤێ کە لە سەطحی ئێراندا بتوانێ بەیەکەوە پەیوەندی خواردوێ، بەیەکەوە هاودەنگ بێ، ئیعتراضکە، ئیعتسابکە، ئەو مەسەلەکەیش لێرە تەنیا ئەوە نییە خەڵک هەر بتازێنێ بڵێ دەی هەر تەزاورات خیابانی تا آخر مەرحەلە. خودی ئەو پرۆسەیە کە ئێستا دەستی پێ کردووە لانی کەم لە 96ەوە بەرەو ئەو لە ئەکسەریەتی و خەڵکە ماندوو بوون لەو دەسەڵاتە پرۆسەیەکە، و ئەو پرۆسە عقب نشینیتیا هەیە، پێشڕەویتیا هەیە، گرتنەبەری تاکتیکهای جۆر بە جۆریتیا هەیە، هاوردنە خوارەوەی تەلەفاتی خەڵکی تایە، و تەشخیصدانی ئەوەی کە لەو دەقیقەدا لەو سەعاتەدا و لە مقابلی هێزی کیاوادە دەبێت چی بکەم. زۆر وا هەیە لە خیابانێکدا قڕۆخ کرا و پڕێ لە مەعمور و خەریکن لە خەڵک دەدەن و دەکوژن و خەڵکیش دەستی خاڵیە. جێ دێڵم ئەو خیابانە جێ دێڵم دەڕۆمە کۆڵانێکی ئەولاترەوە ئەتراز دەست پێ دەکەم، یا دەڕۆم دوو خیابانی ئەولاتر لەوێ تەزاوراتەکەم دەست پێ دەکەم.
یا لە مرکزی شاردا مەسەڵەن ئیمکانی تەزاورات نییە کردویان سە فەزایەکی نظامی دەڕۆم لە محلێکی فەقیر نەشینە تەزاورات دەست پێ دەکەم یا دەڕۆم لە چەندین محلەی فەقیر نەشینە تەزاورات دەست پێ دەکەم بۆ جمهوری ئیسلامی ئیمکانی ئەوەی نییە بتوانێت لە هەموو ئەم شوێنانەدا بە سوورەتی هەمزەمان ببێ جا بۆیە دەڵێم بۆیە مەبەستم ئەوەیە لە یەکەم شتدا استفادەکردن لە تاکتیکهای جۆرا و جۆرە و دووهەم یانێ بیرکردنەوە لەوەی کە وردە وردەیمە خەریکی واردی و فازە بووین ئەگەر جمهوری ئیسلامی دەڕوخێ چی دەبێ بێتە جێەکەی ئەمە مهمترین شتێکە کە ئێستا دەبێ بیری لێ بکرێتەوە لێرەش بۆیە دەڵێم یانێ مەسلەکەم لێرە بەڕاستی و ئالتەرناتیڤەیە زۆر جار حکوومەت دەڕوخێ دەڵێت دەڕوخێ بەسەریە و خەڵکەدا ئەگە خۆزگە هەموو بەشی ئێران وەکو کوردستان بواە مەسەڵەن حزبی سیاسی هەیە ڕێکخراوەی مەدەنی هەیە خەڵکی با تەجروبە هەیە بەڵام لە شوێنەکانی تری ئێراندا نییە بەڵام چۆن دەکرێ ئەم خەباتەی کە ئێستا لە تاران و لە شیراز و لە مەشهەد وانە هەیە گرێ بدرێتەوە بە کوردستانەوە و خزمەت بکە بە ئالتەرناتیڤێکی پێشڕەو و تەلەفاتی خەڵک لەم شەڕەدا بە کەمترین حەدی خۆی بگە ئەوەش هەر خودی ئەم تەجروبەی خەڵکەی کوردستان بازمەوانەشی تایە لە شوێنی وادا هەیە وتم حکوومەتی نظامیە شارەکان گیراوە لەو شوێنەدا دەتوانێت ئەقسابێکی عمومی خەڵکەکەت بپارێزێ خەڵکەکەت بپارێزێ لە کوشت و کوشتار و ئەنجا لە مقابلدا نیشان دەدا کە تۆ ئێرادەیەکی ملوێنی لە مقابلی کۆماری ئیسلامیدا شکلی گرتووە بە تعدادێ زۆر کەم نین تعدادیان و دەبێت هێزێکی پێشڕە و ڕادیکاڵ کە لە بیری ئینقلابکردندا هەیە ئەو بزانێت ئیمکانی جۆرا و جۆر فراهەم کە بۆ ئەو خەڵکانەیە یانوێت لەو شۆڕشەدا بەشدار بن هەموو ئەخلاق و ڕەفتاری ئینسانەکان وەکو یەک نییە ناتوانین انتزاری یەکسانت لە هەموو ئینسانێ بێ دەبێ ئەوەندە کارت ببێ ئەوەندە فعالیەتی جۆرا و جۆر ئەمکانی عملی ببێ کە هەر کەسێک بتوانێت شتێک بۆ خۆی ببینێتەوە کەسوا هەیە دەتوانێت مەسەڵەن شعار بنووسێ بە دیوارەکانەوە کەسوا هەیە هونەرمەندە دەتوانێت شعر و سرودی هونەرمەندان و انقلابی و شۆڕشگێڕانە دروست بکە ناڵێن بە سوورەتی علەنی ئەگەر ئیمکانی علەنی هەیە دەتوانێت علەنی دروستکە بەڵام شێوەی ژێردەوینی دەتوانێت کارەکانی بڵاو بکاتەوە کەسی وا هەیە دەتوانێت بە شەعرە و کارە بکە کەسی وا هەیە دەتوانێت لە خیابانە بێ ئیمکانی ڕاکردن و لێدان لە مەعمور و نازانم مخاومەتی لە ناو شارەکاندا هەیە دەبێ و کارە بکە منزورمەوەیە ئیمکانەکان دەبێت بەربڵاو بێتەوە فقط شکلێک لە مبارزە نیەوە نەهایەتەنیش ئێقساب عمومی شکلێکە لە مبارزە بۆ نمونە کە هەموو کەس دەتوانێت خۆی تایە ببینێتەوە و باقی شکلهای مبارزەش تەزاوراتی خیابانیە کۆبوونەوە لەسەر قەبرانی و کەسانەیە گیانیان بەح کردووە هاودەنگیە لەگەڵ ئەو خانەوادانە کە کەسەکانیان دەگیرێ مەسەڵەن ئێستا لە شارەکانی کوردستانە تعدادێکی زۆر تەوەستی کۆماری ئیسلامی وەزارەتی ئیطلاعات سپای پاسداران تەوەستیوانە دەستگیر کراون سەردانی بنەماڵەکانیان بکەن ئاعتراز بکەن یعنی مجموعەی لەو کارانە فقط یەک دەستورە عەمەڵ نییە کە دەبێ ئینسانە شۆڕشگێڕەکان دەتوانن ئەنجامی بدەن مجموعەی کردەوەیە ئەو کردەوانەش وەکو موزیکێکی گەورەیە کە هەر یەکێ لە شوێنی خۆی و موزیکەکەی لێ دەدا لە وەڵێ لە ئاخرەوە دەبێت هەمویان خزمەت دەکەن بە ڕیتمێکی زۆر مەسەڵەن ئەو موزیکە سەمفۆنیەکە کە هەمویان بەیەکەوە خەریکن کار دەکەن تیمێکن بۆ هەدەفێکی واحد و تەنیا حتا ناوەی کوردستانیش نییە لە دەرەوەی کوردستان دنیای فەزای مەجازی بۆیە دەڵێم ئستفادەکردنە لەو فەزا و یا لەو فەزانەی کە ئیمکانی هەر کارێک هەر کونشێک هەر عەمەڵێکی انقلابی هەیە ئەوەی کە حتا لە دنیای مەجازیدا ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامیدا و کەسانەی لە دەرەوەن و یا لە ئێران نین لەگەڵ کۆماری ئیسلامی پرۆپاگاندای کۆماری ئیسلامی بڵاوکردنەوەی ئەو تەسویرانە شێرکردنیان و حتا مبارزە لەگەڵ ئەو کەسانەی ئەیانەوێت لە بانسەری و خەڵکەوە ئالتەرناتیڤێکی ئرتجاعی بە هەمان ئەندازەی کۆماری ئیسلامی ارتجاعی بێرن یا قسەکەم کورد دەکەمەوە لێرە بەڕاستی ئەشکاڵی جۆرا و جۆر هەیە یەک شکل لە مبارزە نییە و ئەوەی کە دەتوانێت کۆماری ئیسلامی و ئەو هێزە سەرکوتەی
چۆکی پێدا بێرێ یەکەم زیرەکیە، دووم چابووکیە، سێوم لێزانینە وەستفادەکردنە لە هەموو ئەو تاکتیکانە ئەو شکڵە ئەشکاڵی جۆرا و جۆری خەباتی مەدەنی، خەباتی ئەترازی، خەباتی خیابانی هەتا ئەحسابێمون. دەستخۆش هاوڕێ شۆڕش، من پرسیارێکی دیکەم نییە، ئەگەر تۆ شتێکی نەوەگرراوت هەیە فەرموون. نامنی زۆر زۆر سپاسیە واکە. دەستخۆش، زۆر سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیە هاوڕێ شۆڕش. بینەرانی خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. سەرنجتان بۆ بینینی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕادەکێشم.